بەڵێ من ئێستا بە دووری چەند مەترێک لە بەردی ئاسایشی ناحەیە ئاغجەلەرم لێرە ژمارەیەک شۆفێری ئۆتۆمبیلی بارەڵگر کە پیشیان گواستنەوەی غازە لە نێوان پارێزگای سلێمانی بۆ نێو پارێزگای هەولێر وەکوان ئاماژەی بۆکەن زیاتر لە 24 کاتژمێرە لەم بازگەی ڕێگریان لێکرێت کامان ئەو غازە بگوازنەوە بۆ شاری هەولێر من ئەوڵە دەم زانیارەکان لە زاری خوانە بگوازمە بۆ بینەرانی نارتی بەڵێ سلااو دەبێت تۆ ویست وتەیە بڵێ وتەکەی تۆ چیە داواکات کێشەمان ئەوەیە لە سەیتەرەکە ئیزنمان نادەن غازمان پێ و غازەکە حکومیە لە هەمان کاتیشا هەموو سیارەیە بە ئێریا ڕەت دەبێ سیارەی نەفتە ئەڕوا گازە ڕوا نەوتە ڕوا سیاری ئەوەی ئاسن هەڵەگری ئەڕوا سایلۆی چەمەتۆ ئەڕوا فلاد ئەڕوا هەموو سیارێک بە ئێریا دێ ئەڕوا بەس وەکو غازەکە ئیزنمان نادەن بڕۆین بۆ محافەزەی هەولێری ئەبین ئیجاکە لێوانە ئەزمە دروستە بێ بڵێ غازە بێتە 25,000 ئەڵێن غازمان بۆ نایە لە چەمچەماڵەوە شتیوانی ئەمە بینی کۆمپانیەکان خۆیانە چی کێشەیەکانێت لەگەڵ حکوومەتیان لەگەڵ سەیتەرەکە ئێمە بێ ئاگای نازانین ئێمە لە دوێنێ سعاتەوە لێرە ڕایان گردوین نایلین بڕۆین ئێستا هاتوینێتەوە ئەم دیو سەیتەرەکەەوە سەنێوەکانیان لێ وەرگردوین ئەڵێن هەتا کێشەکە حەل نەبێ بۆتان نییە بڕۆن ڕاستی ئەو سارێ غازەکان ڕێگەیان پێنادرێ هۆکارەکەی نازانین ئایا چی کەسێ چۆنە و چۆن نییە بەس سیارەکانی تر بە حەسیرە و بە کۆرومۆر و ساری کاشی لە باشماغ و لە پەرێسخانی شەوەدی هەر بێرەدا دێ سارێ ئاسنەکان ئیتر هۆکارەکەیشی کە ڕاگیراوین و سەنەویشمان لێوەرگیرا و بۆشمانی لەم سەیترە بڕۆین هیچ نازانم هیچ بەڵگەیەکمان لا نییە بڵین لەبەر ئەوەیە کە وەستاوین لەلایەن کۆمپانیا حکوومەتە بۆچی کێشەکە لەڕێ ئەوەی ئێرەیە ئیدارەی ئەغزەرن و چەمچەمەڵە ئەوە ڕێپێدان نادەن بەس بۆ غاز بخۆشیان جەماعەت سێتەرێن فقط بۆ غاز ڕێگانیە نەکو بۆ هەموو سیارەکان کە ڕێگا هەیە ئەگەر برێن شەویش ڕێگا هەیە و هاتوو هەیە بۆ ئێوە نییە شتیوا درۆیە چکە ئەمە لە دوونێ وەلیڕای لێرەینە لە دوونێ سعات و 11 لێرەینە هەموو سیارێک دەرچۆ فقط ئەمە نەبی سەرەکانی لێستاندین نیان هێشت و دەرچین بەڵێ ئەوی گوێتان لێبووتەی چەند شۆفێرێک بوو لە بەشداربووانی گربوونەوەکە کە ئاماژیان بۆ کرد کە زیاتر لە 24 کاتژمێرە لە بازگەکە ڕێگریان لێکراوە دیارە وەگەوان باسی لێواکەن بە ڕێگریکردن لە کاری ئەمان ئەزماوە کێشەی گرانبوونی نرخی غاز لە نێو شاری هەولێر و دەوروبەری دروستە بێت چونکە غازی پارێزگای هەولێر لە غازی سنووری چەمچەماڵەوە دابینێکرێت ئەم ڕێگای سەرەکی ناحیای ئاغجەلەر هەولێرە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بوو بە شاڕەی گواستنەوەی سوتەمەنی لە قەزای چەمچەماڵ بۆ پارێزگای هەولێر پێشووتر ئۆتۆمبیلە بارەڵگرەکان لە پارێزگای کەرکووک و ڕاگەیشتنە شاری هەولێر بەڵام ئێستا ڕێگایان گردووە دیارە من لەسەر داواکاری و کێشەیەمان پەیوەندی کرد بە بەڕێوەبەری ناحیای ئاغجەلەرەوە ئەو ئاماژە بۆواکە لەسەر داواکاری هاوڵاتیانی ناحیەکە کە گلەی و گازندەیەوەیانە بۆ ڕۆژانە 400 تا 500 تەنکەر بەنێو ناحیەکەدا تێپەڕن ڕێران داواکاری گواستنەوەی ئۆتۆمبیلەکان کە کاری سوتەمەنیە گوازنەوە بیگۆڕن بۆ کاتژمێرەکانی شەواتە لە کاتژمێر 11 شەو بۆ 6 بەیانی بەڵام ئەگەمان باسیەکە نەمان زیاتر لە 24 ساعت لێرە وەستاون شێوشی بەسەر هاتووە بەڵام لە بازگەکە هەر ڕێگریان لێکیراوە